بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ دیارە هەموو ئەم دیمەنانەی ئەم دەوروبەرە کە ئێوە ئەیبینن لە ڕانیەوە لە قەڵاتزەوە لە چوارقوڕنەوە هەموو ئاوەکان تێکەڵ بە بەنداوی دوکانە بێتەوە دوای ئەوە دوکانی خوارەوە و بەشێک لە دوکانی سەرەوە هەموو ئاوە پیسەکان و هەموو ئاوەڕۆکان تێکەڵ بە ئاوی قەشقۆڵیە بێتەوە ئێستا ئەم ڕیزەی کە ئێوە ئەیبینن هەرچی دیمەنێک ئەیبینن بەم ئاوەدا بڕۆرە خوارەوە لە خودی نەخۆشخانەکەشەوە کە ئێستا چمە بەردەمی هەتاوەکو هەر چێشخانەیەکت بینی هەتاوەکو هەر ماڵێکت بینی هەتاوەکو هەر پرۆژێکی گەشتیاریت بینی هەموو ئاوە پیسەکەی تێکەڵ بەکوێ بێتەوە تێکەڵ بەم ئاوە دەبێتەوە هەتاوەکو دەڕواتە ناوچە عەرەبیەکان بەڵام کارەساتەکە چییە؟ ئێمە وەتەر تریتمنت ئێمە سیستەمی پاقشکردنەوەی ئاومان لە پاش ئەم هەموو تێکەڵبوونی پیساییە ئەم هەموو تێکەڵبوونی ئاوەڕۆیە داناوە لێرەوە ئاو دەنێرین بۆ سلەیمانی چ سیستمێکی پاکردنەوەی ئاو دەرەقەتی ئەم هەموو پیسبوونە دێت ئێستا بە سەیری هەندێک لەو دیمەنانە بکەین فەرمونون با بچینە ئێرە پیشان بین کە زێرابەکە زێرابی دوکانی خوارێ هەر هەمووی ڕاستە و خۆ دێتە ناوەوە بە کاکی شۆفێرەتوانی بینەرانی بەڕێز سەیری بکەن ئەمە ئەم دوو بۆریە ئەمە لە دوکانی خوارێ زێرابە بۆنێکی زۆر زۆر پیسی هەیە لەم ناوچێدا تا ئاستی بێزارکردنی هاونیشتمانیان تا کۆبوونەوەی مێشولە ئیتر ئاوی زێراب چییە؟ ئاوی زێرابە ڕاستەوخۆ ئەڕژێتە ناو ئەم ناوچە گەشتیاریە جوانەوە ئەمە بەچی پاکش دەکرێتەوە چ سیستمێ دەرەقەتی ئەم هەموو ئاوە پیسە ئێستا هەتاوەکو بڕۆی هەتاوەکو بگەڕی بەدەستی چەپما بەدەستی هەمووی هەر زێرابە ڕژێتە سەری هەمووی هەر زێرابە دەڕژێتە سەری ئەمە مەترسیەکانی زۆر زۆر گەورە اینجا با هەندێک دیمەنتان پیشان بم کە لە ڕابردوودا وەکو زەنگی ئاگادارکردنەوە وەما عەلە الرەسوول ئیلا البەلاغ ئەوەی کە لەسەر شانی ئێمە وەکو میدیاکار چەندین ساڵە هاوارەکەین و هەمومان وتووە ئەمە بۆیە ئێستا بووە بە هەڵا لە ڕاگەیاندنا چونکە سکچوونە چونکە ئەبینرێ چونکە کاریگەریەکەی ڕاستەوخۆیە ئەی ئەو هەموو نەخۆشیە نەبینراوە درێژخایەنەی کە لە ئەنجامی ئەم پیس و پۆخڵی ئەم نیشتیمانە و ئەم وڵاتە تووشی و نیشتیمانیانە بێت چۆن چارەسەر بکەین ئەویان بەجێ هەڵم بۆ پسپۆڕەکان با سەیری ئەم دیمەنانە بکەین اینجا ئەچینە ناو پرۆگرامەکەەوە فەرموو تۆ دیمەنەکان شان ئەمە پاشماوەی پزیشکیە ئەمە هی نەخۆشخانەی سیلەکەیە هی نەخۆشخانەی هیوایە قوارەکە هی کۆرۆنا بە هەمان شێوە هەمووی ئەخرێتە چاڵەوە لێرە لە کاتێکا کابێ لە شوێنی سووتاندنی تایبەتە بسووتێنرێت و هەندێک لەوانە بەڕاستی پاشماوەی عملیاتی تێدا پارچەی لەشی مرۆڤ لێرە زۆر کەس بینیوەتی و ئێستا بە چاوی خۆمان بینیمان کە سەگ هەیە لەوانە ئەخوا خۆتان نەزانن سەگیش گیاندارێکی ماڵیە تێکەڵ بە خەڵکە بێتەوە دیسان ئەبێتەوە بە هەڵگیری چەندین جۆری نەخۆشی لە هەموو حاڵەتێکە ئەوە ڕێگایەکی زانستی نیە ئەمە سەرچاوەی دایان دەرد و نەخۆشیە لە ئایندەدا لە ئێستاشدا بەڕێزان ئەم ئاوە ڕەشەی کەیبینن ئەمە بارانە و لێیاوە دیارە ئەمە ئێستا ئەیبینین بەڵام کۆی ئەو پانتاییانەی کە خۆڵ و خاشاکەکانی کوردستانی تیا دانرێت ئەم ئاوە پیسا خەستە ڕەشە دروست دەکات بەڵام ئەمە ئێمە نایبینن کە دایە پۆشن بەڵام کاتێک کە نایبینن ئەمە واتای ئەوە نییە کە ئیتر ئەمە لە ناوچوو بە پێچەوانەوە ئەمە چی لە دێ ئەمە ئەچێتە ناو ئاوی بیرەکانەوە تێکەڵ بە ئاوی ژێر زەویە بێتەوە
لە هەر هەمووشی مەترسیدارتر چییە؟ ئەم شوێنەی کە من لی ڕاوەستاوم ئەمە ئێستا جێگایەکە بۆ داپۆشینی خاشاکەکە تێکەڵ بە شاری ڕانیە بۆتەوە. ئەم ئاوە پیسە مەترسیەکەی چیات؟ دیسان تێکەڵ جگەلەوەی بە ئاوی ژێرزەویە بێتەوە، هەندێک جار تێکەڵ بە ئاوی دوکانیشە بێتەوە. دیمەنا بخەنە سەر شاشەکە بە بینەران بیبینن. ئەمە تەنکی سەربانە، تەنکی ئاوی ماڵانە لە دەربەندیخان. ئەمە ڕاستەوخۆ لە بەنداوەکەوە بۆ تەنکی سەربانی ماڵانە چێ. زۆر مادەی زیان بەخش هەیە لە ناو ئاوی دوکان و دەربەندیخانە. دوکان بە پلەی یەک، دەربەندیخان بە پلەی دوو، دوکان بە پلەی یەک. وە بەپێی تۆبۆگرافیای شارەکان. من لە ناو بەرنامەکە چەند جارێ ئاماژەم پێ کردووە بە ناڕاستەوخۆ هەموومان شار و قەزا و ناحیەکان زێرابەکان یەکترە خۆینەوە. لە دنیادا ئاو شینە، حەزەکی بچیتە سەر بەنداوەکان. ئەم ئاوەڕەشە چییە لە دەربەندیخانە؟ دەنا لە ناو دوکان خۆیە زێرابی دوکانی سەرەوە ڕاستەوخۆ خۆی ئەچێتە ناو ئاوی دوکانەوە. ئاوی زێرابەکانی سلێمانی بەو ئاوەڕەش و پیس و لەگەڵ کۆی سەرجەم نەخۆشخانەکانی منتەقەی سەنائی ناوچە پیشەسازیەکان هەر هەمووی پاشماوە و پاشەڕۆی پیسی سلێمانی هەمووی دەژێتەوە ناو ئاوی بەنداوی دەربەندیخان. ئەی باشە پاشەڕۆ و پیسی دەربەندیخان ڕژێتەوە. ئەمە دەڕژێتە ناو ڕووباری سیروان. ڕژێتە سیروان. ئەی بەشێکی چەندی ئەچێتە ناو بەنداوەکەی دێوانەوە ئەمەی دەربەندیخان. وەڵا پێم وایە لە سەداسی هەر ئەوەندەی دەڕژێتە ناو ئاوی. یعنی بە کورتێکی دوو لە ڕووی بینەران، دوو لە ڕووی جەنابی خایم قامکەواتە ئێمە شارەکان وا هەڵکەوتو هەمومان زێرابی یەکترە خۆینەوە. هەرچی زێرابی خەڵات زێ و بەشی سەرەوەی ڕانیشێ هەر هەمووی ناو ڕانیەش هەمووی ئەرژێتە ناو دوکانەوە. بەداخ سەیری بکەن دیمەنی ئەم خۆڵ و خاشاکەی کە لە ناو بەنداوەکەدا بە درێژایی چەند کیلۆمەترێک سەر ئاوەکەی دەربەندیخانی داپۆشیوە. سەرنجام هەموو ئەو خۆڵ و خاشاکەی بە تێکەڵی کۆکرێتەوە و جیان ناکرێتەوە، ئەهێنرێت بۆ ئێرە ئەمە خۆڵا ئەمەلەکەی تانجەرۆیە کە بووە بە شاخێکی زۆر گەورە لە خۆڵ و خاشاکی تێکەڵاو. بەردەوام هەموو ئۆتۆمبیلە تایبەتمەندەکانەوە تاوە کۆی بینن سیر بکەن لێرەوە شتەکانەکەنە خوارێ. اینجا لەسەرێ بە شۆفڵ خۆڵەکرێ بە سەریاودا ئەپۆشرێ و وەکو شاخێکی خاشاکین ئەمێنێتەوە. کاتێکی خینە ژێر خاکەوە بەڕاستی ئاوە قورسەکەی تێکەڵ بە ئاوی ژێر زەویە بێتەوە، ئەوەندەی تر زیان بە تەندروستی و بە ژینگە و بە ئاوی ژێر زەوی دەگەێنێ. واتە ئەمە ڕێگاچارێکی زۆر خراپ زۆر پاشیلە کە بە هیچ جۆرە بە چارەسەر هەژمار ناکرێت لە ژینگە پارێزیدا. کە دکتۆر باسی کۆلێرای کرد لە ئاوەکە بێگومان دایمە لە مانگی 11 ئەو گرفتە دروست دەبیتن کە توش بوون بە کۆلێرا یاخود نەخۆشی کۆلێرا بەڵاو دەبێتەوە. دایمە لەو مانگە لەبەرچی ئاوی ژێرەوە لەگە سەرەوە تێکەڵ دەبیت ئەو گرفتە مامەوە دروست دەکات. ئێمە لەگەڵ مامۆستای تریش هەلای خۆمان ئەو نمونانەی کەم وەرم دەکرد بە تایبەتی لە قوڕولیتەکە ئیشی هەندێک کەڕووی لەسەر کرد. دەیوت کەڕووی وان نوێ و جوانی لێ دەرکەوتووە کەشتیوام نەبینیوە. ئاوەکەی تر لە ئێران دێتەوە. هەردوو ئاومان شی کردەوە بینیمان ئەو ئاوەی کە لای خۆمانە لە زەڵمەوە دێتەوە بەلای ئاوی باڵێن تانزەڕۆ و پاشماوەکەی دەچێتەوە ناو بێگومان دیسان کاریگەر هەریە سەرچێ بوو لەسەر کوالەتی ئاوەکە. کە لە دەریا دێ پاکترە لە کوردستان پیس دەبێت؟ بەڵێ لە کوردستان پیس دەبی. واتە لەو حاڵەتە ئێستا خۆمان بووینە هۆی پیسبوونی ئاوەکەی خۆمان. هی ئەوە نییە زێرابەکانمان زۆری تێکەڵە بێ؟ بێگومان ئەوە یەک لە سەبەبەکانە کەم دەڵێم ئاوی تانزەڕۆ ئاوی پیسی سلێمانی کە لەوێن دەردێتەوە ئاوی دەڤەری ڕاپەڕین تێکەڵ بە دوکان دەبێتەوە دیسان بێگومان بڵێ. باش کەواتە ئێستا بەڕای تۆ ئێمە ئاوی خواردنەوەکانمان لەبەردەم مەترسێکی گەورەدان لەبەردەم تەلەوسان تەلەوسیشیان کردووە یا لەبەردەمیان ڕێژەی مادە پیسکەرەکان لە ئاوکە ڕێژێکی بەرز بووەتەوە. باش ئەمە بەپێی ئەم قسانە بێکەوە توێژینەوەتان لەسەر کردو ئەگەر فریان نەکەوین هەر نەکو یەک و دوان نەخۆشەکەوێ لە مستقبلی دوورە ڕەگەزی ئێمە گرفتی هەر سەرکی بۆی وتم وەکو بۆمبێکە کە بتوانین بڵێن دانراوەتەوە تاوکو بتەقێتەوە. کەواتە هەموو شارەکانی ئێمە هەڵەبجێ و پێی نازانین. هەموویان هەڵەبجێ و نازانن. بۆ نمونە ئەم منهۆڵە ئەم زێرابە ئەم ئاوەڕۆیە هەموو شتێکی دیایە. بەڵێ
زێرابەی ئەو ئاراستەی بەڵێ. هۆتێلەکەەوە بەڵێ، نایواناتوە بەڵێ، بەڵێ. لێرە باڵەمریشەکەم بەڵێ، بەسێتە بەڵێ. زێرابەوە هیچ زێرابێکی دنیا تەحملیەوە ناکات نەخێر ئەمە لەوانەیە لە خوارە بە 200 300 متر 500 متر بگیرێ